سڵاوتان لەبێ خۆشەویستانی فانۆسی ڕەمەزان، جارێک تریش هاتینەوە لاتان لە بەرنامەکەی خۆتان. هیوادارین کاتێکی خۆش و ئارام، شەوێکی پڕ زانیاری و پڕ خەڵات بەسەر بەرین. ژمارە تەلەفۆنەکان لە خوارەوەی شاشە هەیە. شەوانە ئێواتوانن بەم دوو ژمارە تەلەفۆنە پەیوەندیمان پێوە بکەن. سی فانۆس چاوەڕوانی ئەوەیە کە ئێوە بیکەنەوە و لە ناویاندا یان دیارەک یان بڕەپارەیەک یان خەڵاتی سپۆنسەرەکانمان دەربچێ بۆتان بۆی بتوانن ئێوە سوودی لە ببینن. بە درێژایی مانگی ڕەمەزان و لە ماوەی ئەم چەند ڕۆژی کە بەسەرمان بردو ئەمڕۆ 24وانە 24مین ڕۆژی ڕەمەزان. توانیمانە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بین. بێگومان ئەم فانۆسانی کە هەیە هەر یەکەیان لەبەری نەوت خەڵاتی گران بەهایەتیە. اینجا سەرەتاش بێگومان ئەم خەڵاتانی کە تۆ ئەیان بینی لەناو بەرنامەکە سپۆنسەرەکانمان دابینیان کردو. سپۆنسەری سەرەکیمان، سپۆنسەری گۆڵدمان 23 ڕەمەزانە بەیانی 24 ببورنەوە. ژمارەکان بڕێکردمەوە. سوپاس کاکاتی، سوپاس بە هاوڕێیانم. کۆمپانیای IQ وەکو خێراترین ئینتەرنێت لە هەرێمی کوردستان سپۆنسەری گۆڵد ئاڵتۆنی بەرنامەکەمانە. زۆر سوپاس بۆ ئەوان کە بەڕاستی چەندین خەڵاتی گرانبەها و بڕەپارێکی زۆر باشیان بۆ تەرخان کردوین بۆی ئێمە لێرە بتوانین دڵی بینەران و هەواداران خۆش بکەین. و لە هەمان کاتدا پێتان بڵین ئەگەر تا ئێستا چێژە لە ئینتەرنێتی ڕاستەقینە وەرنەگرتووە ئەوە تۆ IQت نییە. ئەگەرەتەوێ هێڵێکی خێرایی نە لە فیلمی 4K ئەڵێ بلوڕێی ئەڵێ لە ئەگەر تەلەڤیزۆنی سمارتت هەیە بەدڵی خۆ تەماشای هەموو فیلمێ بکەی یان گەیم یاریەکان ئەوانی کە سەرقاڵی گەیمینن ئەوانە زانن بەڕاستی ئینتەرنێتی خێرا واتە IQ. مەشکێنە کاکەجان زانیم بە کامێرەی تۆ ڕێوەڵان نەمان و دیکۆرەکەمان بپشکێن. ئەوە کۆمپانیای IQ یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان بێگومان کۆمپانیای بلاگودە کە بۆ کاری تەختە و دیزاینی تەختە و هەموو ئەو بابەتانی کە هەیە لە دیزاین ئیتر کانتۆرە، مێزی تەلەڤیزۆنە، نووسنە، هەموو ئەوانە بەڕاستی کەسی دیزاینەر و شارەزای زۆر تایبەتیان هەیە. کارەکان زۆر بەباشی ئەنجامەدەن. لەبەرەوە ئەوەتە ئەمە لۆگۆکەیانە بلاگوت ئەتوانن سوودیان لێ ببینن. دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا هەموو دەرمانەکانیان کوالیتین، خاوەنی بڕوانامەی زۆر بەناو بانگن، شوێنی تایبەتیانەیە لەسەر ڕوبەری 1300 متر دووجا دەرمانخانەکە و بنیات نراوە. شوێنێکیانەیە باوەڕتانە بێ من خۆم بینی و لەمە گەورەترە. ئەجی تاوێ کرێمێک ئاترێک هەر بابەتێک هەر شتێکیانێ لێرە تاقیەکیتەوە. اینجا ئیبی واتە تە بەدڵت نەبێ و تا نەزانی بەرپێست تەکەی و پزیشکیشانی ڕاوێژیان پێەکەی اینجا ئەتوانی بابەتەکانیان بەکاربێنی. لە هەمان کاتدا کاکارۆڵێ بۆم ڕەمەزانە مڵتی ڤیتامین و ڤیتامین سی و ئەمانە گرنگن لەوێ دەستەکەوێ هەمووشان کوالیتی باشیانێ هەستەکەم خۆی زۆری پێویستە چونکە ماوەیە کە دەستی یاوەتە کیتۆکردن. مناقەشەشی لەگەڵ کاکسۆرانایی مریشێکی ساقم خواردووەم ئێوارێ یەک مریشی ساق زۆرە بۆ کیتۆ نابێت تۆزەکەمی کەرەوە. خۆشویستان هۆتێل و سپای تایتانیکیش بێگومانێکی ترە لە سپۆنسەرەکانمان. ئەوانیش بێگومان لۆگۆیان هەیە هەموو ئەوانی کە باسمان کرد لۆگۆیان هەیە لە نێو فانۆسەکانتەوەی بیدۆزێتەوە خەڵاتی ئەم شوێنانە وەرەگرێت. تایتانیکیش هەم بۆ بەربانگ هەم بۆ پارشێ توانی سوود لە ئەو تکتانە وەربگری کە لە نێو فانۆسەکانە بۆ دەرەچێت دوو کەس دەتوانن سوودمان بن. و کۆمپانیای سەفرە بۆ بازارگەری لە هەمان کاتدا مارکێتی سەفرە کاتوانی بازاری جەژنت بەرای پێویستە کاپچی بوو ناو بازار جممەیە هات. ئەمڕۆ پێیانوتم بازار جممەی هات خۆ بخیتە ناو قەرەباڵغیەوە لە دەرزی پەرەمێزێکەوە هەتا پلەیسێک و شووتیەک و چوزانم جلی جەژن و هەمووی لە سەفرە هەیە. بچن بۆ سەفرە کەشێکی ئارام و خۆش و هەموو شیشەیە و بە عەرەبانێکی بیت بۆ ناو سیارەکە. ئەمە سپۆنسەرەکانمانن زۆر سوپاس بۆیان. دەسەکەین بە وەرگرتنی پەیوەندیەکانمان خات و مەستیدانە لە سلێمانی وەرەگرین. یەکەم پەیوەندی خات و مەستی سڵاوت لێبێ. ئەلو سەلام عەلیکم. عەلەیکە سەلام مەسی خان چۆنی ئەحواڵت؟ باش کازاری تۆ باشی شکور؟ سەلامەت بیا خوا دەستخۆشی بەرنامەکەتان لێکم. ئێمەش دەستخۆشی لێواکەین کە توانیتان پەیوەندێکە وەربگرن. سەلامەتی زۆر سپاس. چەند پەیوەندی و کرد؟ وەڵی ڕاستی بێ لە یەکەم ڕۆژ ڕەمەزان و خەریکم بەڵام ئەم شو یەکەم پەیوەندی بۆ وەرگیرا. هەر بژیت هیوادارم وەکو یەکەم پەیوەندی و کە بۆ وەرگیراوە یەکەم پەیوەندیش بتوانێت خەڵات بەریتەوە باشە؟ ئینشاڵڵا زۆر سپاس. دەی فانۆسێک با بکەینەوە. ژمارەی بەختت چەنە؟ ژمارە 27 ژمارە 27 بۆ خات و مەستی ئەەکەینەوە لە شاری سلێمانی
جگەرە خۆی قەت بە شیش وڵی هەنێکە ئای خۆی ئەمە جگەریە بۆ یاڵ مارۆنی تۆخیان جگەریە خات و مەستی باڵێ پیرۆزە تۆ بوویتە براوەی یەک خەڵاتی تایبەتی هۆتێل تایتانیک خۆت و کەسێکی تر بچن بە دڵی خۆتان ئێوارە لەوێ بۆ فێیە واتە کراوەیە بە دڵی خۆتان شت بخۆن باشە خۆش بە زۆر سەرکەوتوبی خات و مەستی زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر زۆر بەخێر بێ اینجا با بچینە لای خات و سازان لە چەمچەماڵەوە خات و سازان خات و سازان سڵاو لێ کەم لێتە چۆنی بەقوربان ئەحواڵە چۆنە دەخوا بە زیادی ئێمە باشین لەگەڵ ڕەمەزانە چۆنن باشن شکور دەخوا بە زیادی عیبمان نییە. دەخوا بە زیاد هەمیشە عیب بن خات و سازان لەگەڵ ئەوانی دەوروبەرت دانیشتون کێن هەر ماڵی خۆمان ئەیدی سڵاو مام خێزانەکەم هەمووی دانیشتون ئێستا سەیری تۆکەن مۆبایلەکە بەگوێتەوەیە و ئەوانی سەی شاشاکەن وایە دەکەین بەڵێ باشە گوڵە بەڕژەشی لەگەڵ ئابخۆن خراب نییە زۆر نا ئینشاءالله خات و سازان گەڵە فانوسێکمان بۆ بکەرەوە ژمارەیەک تاوەکو سی ژمارە چوار ژمارە چوار بۆ خات و سازان لە چەمچەماڵ ئەەکەینەوە بزانین ژمارە چوار بۆ خات و سازان چی تایە ئەمە سێ وەڵا ڕاستەکە بۆ مێتەوە پیرەکەی باسەکەی سێ و چوار تێکەڵ بۆ ژمارە چوار بۆ خات و سازان ئەڵێ پیرۆزە تۆ بوویتە براوەی یەک مانگی کۆمپانیای ئایچی و کە ئینتەرنێتی بێ بەرامبەر بۆ بەڕێستان پیرۆستان بێ و ئەگەر ئینتەرنێت بەکارێنن بڕاتانە بێت لە ئایچی و باشتر نییە بەکەڕێن خۆش بە زۆر سپاس زۆر زۆر سپاس خات و سازان گەشاوخان لە سلێمانیەوە گەشاوخان ئەلو چۆنی گەشاوخان چۆن کاگاری باشی باشی بە قوربان زۆر سپاس دەستخۆشی بەناوەکەتان لە یەکەم خوا باش بین جا ئەوانی کاوەکو من تۆ بە خێرایی قساکەنەوەنە لەوانن کە ئێوارە باشیان خواردووە لەخوا بە زیادی هەرچی دەخوانەی بڕێ هەرخوانەی بڕێ ئەوەی کە هەیە و لەسەر سفرەکان ئابێ میشە شکور بین وایە تاکید گەشاوان خۆشحاڵم بەشداربوون لە بەرنامەکە ئێمە شاروەها گەشاوخان بە چەند پەیوەندی توانیت پەیوەندێکە وەربگری بە چەند هەوڵ وەڵاهی زۆر دەمێکە خەریکم شەوانی تریش هەر خەریک بووم بەس دوێنێ شەویش کردم داخرایەوە باشە ئەو کاتی کە خەریکی مۆبایلەکەی لە دڵی خۆتاڵێ ئەگەر وەریگرێ ژمارە ئەوە ناکەمەوە بەشکوی شەڵا فڵانەشتم بۆ دەرچێت چی خستۆتە مێشکی خۆتەوە وەڵایی ژمارە 23 چیشە خستۆتە مێشکی خۆتەوە ئەڵێ چیم بۆ دەرچێ وەڵایی سەفرەکە ئەیشەڵڵا هیوادارم سەفرەکەی تابێ باشە ئینشاءالله با بیکەینەوە بزانین بۆ خات و گەشاو ئەڵێ بەرگەکەی جەنابەت دوو هێندە و هیچت بۆ هاتەوە بەداخەوە سەفرێنێ بەڵامی چی لە سەفرە کەمتر نییە دوو پرسیار هەیە باشە پرسیاری یەکەم 50,000 لەسەر ئەتوانی بەردەوام بیت ئەتوانی بڵێ من 50کەم ئەوێت و وازم لێ بێنن و ماڵتان ناوابێ پرسیاری دووەمیش ئەتوانی بڵێ با بچمە دووەمدا ئەوە بێتە 100,000 بەڵام خۆی کاڵێن دوو هێندەوی جەگە وەڵامی دووەم نەزانی واتە خەڵاتی یەکەمیش هیچ باشە یاڵە سەیری شە شاشاکەین و پرسیارەکان بابێتە سەر شاشەوە بیرمان جۆزانی باسی فێسبوک کەین ئەمڕۆ یاڵە پرسیاری یەکەم بۆ خات و گەشاو لە سلێمانیەوە پرسیاری دوو هێندە و هیچ بزانین ئەڵێ چی پرسیارەکە ئەڵێت دەی هاوڕێیان پرسیارەکەمان بەنێ درێژترین دوو پشک چەند سانتیمەترە درێژترین دوو پشک چەند سانتیمەترە جا تا ئەگاتە لای تۆ ئەم پرسیارەکە ئێستش هەیە سی چرکەمان بەنێ هاوڕێیان و بۆی بەزام دیمەنی با هەڵبژاردنەکان ببینین با هەڵبژاردنەکان ببینی درێژترین دوو پشک قایچێکە خۆ گۆ لێمە درێژترین دوو پشکادە خۆما شتێک نیە بڵێ ئەمە وێنەیەکە بیبینم درێژترین دوو پشک چەند سانتیمەترە یەک هەڵبژاردنەکانمان بەنێ هاوڕێیانی کۆنتڕۆڵ با هەڵبژاردنمان بەنێ ژمارەیەک ئەڵێ 16 ژمارە دووە لە 7 ژمارە سێ لە 18 چەند سانتیمەترە ئەگەدار بە یەک ژمارەش وەرەگرم
ما حفظني حەڤە وەرەگرین بۆ خاتوو گەشاو باوەڕکە منیش خۆم نەیزانم سێرەکەم زان وەڵامەکە و ڕاستەیانە کاتەکەشە تەواو بەڵام با بزانین حەڤەیە ئەدی هاوڕێیانمان وەڵامی ڕاستمان بنێ بەدا خەوە خاتوو گەشاو ڕاستەکەی بڵین یاڵە با بیاڵینەوە بەش کۆگەرێکی کترەمەی بەهاتەوە بیسانێ دەست خۆش بۆ خاتوو گەشاو زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سارا خان کوی ئەحوالت بووە لە هەولێر وایە زۆر سپاس خۆش بەنامەکە لێ دەکەم بۆ تۆش لەگەڵ کێ تەماشامان دەکەن خاتوو سارا وەڵەگە ئایلەکەم دەی سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆ ئایلەکەت هەیە چاوێن ماچ دەکەین لێرە واتە هەولێری خۆشەویست باشە سارا خان هەموو شەوەکان بینەر بوون وانە ئەرێ وەڵا لێکەم ڕۆژی مانگی ڕەمەزانەوە چۆنە باسێکی بەرنامەکەمان بۆ بکە چەندێک چێژی لێ بینن چەندێ بەرنامەکەتان بڵاوە باشە بەرنامەکەتان زۆر جوانە خۆشیان لێ دەکەم زۆر سپاس دیاڵە سارا خان دیاڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە فانۆسانی لێ پشتمەوە هەیە وەختی خۆت تاقی کەرەوە هاتانە لە ماڵەوەم فانۆسانە نەوەڵا باشە بۆ وانی کە پەیوەندی بەمنەوەکە نەستەکەم تەمەنیان نییە فانۆسانە نییە یان بەکاریان نێناوە یا کارەبا باش بوو خۆی بە هەستەکەم لەواتی پەیوەندی بەکارە هەچەنە کارەبایسە خراپ بووە بەخوا من لە دەستی خۆم لەواتی 500 شوشەم شکانمێ ئەوە نەم سڕیوەتەوە شکانمەوە خاتوو سارا بەڵێ یاڵە ژمارەیەکمان بۆ بکەرەوە باش ژمارە 13 بێ ژمارە 13 ژمارە 13 بۆ خاتوو سارا ئەکەینەوە چیت لە مشکی خۆت داناوە خاتوو سارا مۆبایلەکە تشکو ئینشەڵا مۆبایلەکە بێ باشە ژمارە 13 شومە ها نایگۆڕی نازانم خۆ دەزانی وەرە هیچ ژمارە شوم نییە ها گاڵتەوە لەگەڵەکەم بیگۆڕین 13 بکەم بەدە 13 ئاکەین بەدە بۆ خۆشم وەک توی لێزام چیتیانە خاتوو سارا ژمارە دە ئەڵێ خاتوو سارا پیرۆزە تۆ بوویتە براوەی یەک خەڵاتی دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا ئیتر مەیکەپە مکیاج و چوزانم مەیکەپ و مکیاج هەرەکشتە کرێم و ئەیتر هەر بابەتێکی جوانکاری و دەرمان تۆ ئەتوانی خەڵاتی شێوان دەسەبەر کراوە تازە کردومانێتەوە خاتوو سارایکە هەوڵا گۆڕینمان نییە پیرۆزت بێ خاتوو سارا خەڵاتێکی زۆر باشە چونکە بابەتەکانتان هین ئەڤێرایە هەتا نەچیتە ئەوێ نازانی هەتا خۆت نەیان بینی نازانی چیان هەیە داواش پێتوانی بە تەلەفۆن شتەکانت بۆ بنێرن سۆزان خان لە کەرکووکەوە سۆزان خان چۆنی بە قوربان ئەحواڵت چۆنە لە خۆشت پیرۆز بێ سۆزان خان من بۆ خۆشم مردی نامری ئینشەڵڵا نامری کە ئەوە نییە ماویزین سۆزان خانەوە من چی پورێکم چی میمکێکم باوا بڵێم چی میمکێکم هەیە لە کەرکوو لەوێ وۆ ئەکەن بەهوو چ نازم پێێنەوە سوزان بە تۆش هەڵەن سوزان وەڵام خۆم پێ خۆشە سوزانم پێ خۆ تۆ زێهی ناسکترە لەواچێ وایە وەڵی نازام هەروە لەگەڵ ئەو ناوە گەورە بووە دەی تاڵ سلااو ڕێزمانێ بۆ کورزاشم بەگومان میمزامەکە تاڵ لێ میمزایە وایە ئیمزایە پورزای ئەمە کەرکووکی هەردوو ینی زاراوەکە بەکارهێنین ئەوە هەمووی بەکارهێنی یاڵە سۆزان خان فانۆسێکمان بۆ بکەرەوە و زانین چی تایە پشت بەخوای گەورە ژمارە 5 بۆ سۆزان خان ئەکەینەوە لە کەرکووکی قودسی کوردستانەوە بزانین یەکسەر بۆی بکەمەوە یەکسەر بەوە تەکەمەوە خاتوو سۆزان ئەمە فانۆسی جەنابتە باشە نەختینەوە بۆ هاتوتەوە واتە کاش ئەمە فانۆسی جەنابتە ئەتوانیت بڵێ هیچ پرسیارم لێمەکە بەختی خۆم تاقیەکەمەوە و فانۆسەکە ئەکەمەوە چەنی تیا بوو پیرۆزی خۆم بێ و چەنیشی تیا نەبووە هەر شانسی خۆم منیش دەتوانم ئەم فانۆسەت لێ بکەمەوە کامیانت قبول ئاوایان جێبەجێەکەین حەزەکەی بیکەیتەوە حەزەکەی بیکەیتەوە ئەیکەینەوە حەزەکەی کڕینەوە بکەین یعنی واتە لێت بکڕینەوە تەواو سارە بەمێ
بابا عملية بكين جارية یاڵە بامە عملیە بکەین من ئەمە بە کاگاوڕێتەوە بە چەنەتەوێ کاگاوڕێ لە کۆنتترۆڵە بە 40,000 ئەمەوێ كما زياتر هەڵە چلکەمە کاگاوڕێ هەڵە بۆمان کرد بە 50 دوو ژمارە كان جمالي سيم ژمارەی سێم کۆتا ژماراکەەوە ئەو کاتە سی چرکت هەیە خۆتێک لاکیتەوە باشە کاگاوڕێ ئەڵە 63,000 بەس من بۆ تەکەم بە 75,000 باشە والله دسي هذا تاع خوش بيه ئەو تۆزە دەستی قورسە بەخوا ئەوە ماوەیە نارمان تەماتەمان پێ فرۆشتەر ئاوا بوو دەستی باش نەبووتمان وەرە تۆ لە مەعامەلە شیوان نازانی 75,000 بۆ خات و سۆزان سی چرکەمان بنێ خات و سۆزان 75,000 یان فانۆسەکەی خۆت ئەەکەیتەوە وەختی خۆت تاقیەکەیتەوە یاڵ دسم پەشیمانەوە بووم نایزانم ئیتر هەردووچی تایە ڕۆژانی تر بینیوتە وایە ئاگداری کات بە هاوڕێیان سی چرکەمان بنێ ئەوەی حتا پێنجەکە بژێ 75,000 هەڵەبژێری بەڵێ تەواو دوا وەڵام داوەڵام 75,000 پیرۆزی خات و سۆزان بێت لە کەرکووکەوە و ئەم فانۆسی ژمارە 5 وتی نایفرۆشمەوە و 75,000 مان پێە وتی نامەوێت یعنی بەڵێم 75ەکەم مەوێت فانۆسەکەم ناوێت جایمە فانۆسەکەکەین و بزانین چەنی تایە خات و سۆزان خات و سۆزان الماوی لە خەت والله پیرۆزە خات و سۆزان 0 دیناری تا بوو 75,000 ماننا بە 0 دینار بە نەوتی بەتاڵ یاخوا پیرۆزە بێت سەرکەوتوو بیت اینجا خۆشەویستان با پێشەوەی بچمە لای وچانەکە لە فەیسبوک پێتان بڵێم ئەم شەو تەنها بنووسن فانۆسی ڕەمەزان تەنها لە کۆمنت بنووسن فانۆسی ڕەمەزان سبەی شەو چی دانێن خاڵاتەکە بە هاوڕێن بەدڵی خۆتان دوای پێم بڵێن لەم وچانەیە وچانێک وەرەگرین ڕێەکەیم زانین خەڵاتەکەی سبەی شەومان چی بێت بەڵام زۆرترین کەسەوەی بنووسە فانۆسی ڕەمەزان ئەوە سبەی شەو خەڵاتێکە کرێ دوای وچانەکە یەینەوە لاتان پێتان بڵێن خەڵاتەکەش چییە و دوور مەکەوت وڵاتان خۆشویستان لە بەرنامەکەی خۆتان فانۆسی ڕەمەزان و لە لایڤەکەیە تەنها بنووسن فانۆسی ڕەمەزان فانۆسی ڕەمەزان هەتا ئەتوانن کۆمنت بنووسن مەترسن لە نووسینی کۆمنت چێ زۆرترین کۆمنت بنووسێ سپێش و خەڵاتی گرانبەها چاوەڕێیەکە کەمێکتریش ئاشکرایەکەین کە چێ یاخۆ خەڵاتەکە چییە بێت وە چێش براوەی دوێنێ شەو بووە با بچین نای وەرگرتنی پەیوەندیەکان خات و شەنگە وەرەگرین لە کەرکووکەوە خات و شەنگە چۆنی خات و شەنگە الو هەلو الو السلام عليكم عەلەیکە سەلام شەنگە خان چۆنی باشی الحمد لله سپاس بەخێر باشن وەڵا ئێمە باشی ئەوە خات و شەنگە بازاری لەنگەر لە کەرکووک هەستەکەم ڕۆژانی شەممانە وایە عنی زیاتر شتەکانەکەنەوە زۆر داوای لێبوردن نەکەم یعنی بەباشی گوێبیست نابم ئەتوانم بچینە لای فانۆسەکان یەکسەر بۆچی گوێ لەم نابێ ئەوە نیە قساکەین و گوێ چۆنە چی لای فانۆسەکان یاڵە شەنگە خان وەرە لای فانۆسەکان دەی فانۆسێکمان بۆ بکەرەوە وڵی ژمارەیەک 26 و 24 زۆر دوو دڵم لێ نازانم کامیان بڵێم 26 و 24 دوو دڵی لێی یە 25 بکەرەوە نازانم دا 24ەکە بێ 24 یاڵە 24 با بکەینەوە و زانین 24 بۆ خات و شەنگە لە کەرکووکەوە شەنگە نزار چی تێدایە خات و شەنگە بەڵێ کەواتە بێ باش گوێت لێم بێ دانیشم باشە ئەتوانم لە تیڤیۆ تەماشاکەم چکە هیچ گوێم لە دەنگت نییە لە مۆبایلەکەم بۆ گوێت لێ نیە شتێکە پێ نێ گوێ لێ بێ ینی سوزانم لە فەیسبوک وەستی گوێت لێمان بێ بەس بێ زەحمەت نەفسینەیان فرۆشتنی دیاریە فرۆشتنەوەی دیاریە فرۆشتنەوەی دیاریە بەڵێ یاڵ ئایفرۆشیتەوە ئێگەزا بۆم کە فانۆسەکەم بۆ بکەوە فانۆسەکە بکەینەوە بەڵێ فانۆس ناتەوێت ژمارەت دەمێ فانۆسەکەی خۆمەوێت ئەمە بەستی خۆم تاقیکەم بەختی خۆت تاقیەکەیتەوە هیچ بڕەپارەیەکت نایە ئەمە پێت بڵین نایفرۆشم نایفرۆشی
وقتی خۆت و شانسی خۆت هات و بروسک بەڵێ لە کەرکووک خات و شەنگە کاک بروسک وابزەم دوای ئەمێ خات و شەنگە لە کەرکووکەوە بەڵێ ئەڵێ فانۆسەکەم نافرۆشمەوە 75,000 پێ ئەمەگەری فرۆشیتەوە جۆت لێمە ناڵک جون لە دەنگت نییە بە باش بن پێسیدی ئەسوانم تەماشاکە بیکەمەوە تەواو بەڵێ بووکە فانم خات و شەنگە تۆ بوویتە براوەی 150,000 دینار پیرۆز لە کەرکووکی قودسی کوردستانەوە پیرۆزە بێ نازانم کە پەیوەندیمان پێواکەن هەوڵ بن گوێتان لێمان بێ یان کە پەیوەندیمان پێواکەن هەوڵ بن شاشەیەکتان لاوە بێ چووکە پرسیارەکان ناگۆڕین بۆی کەس گلەیمان لێ نەکا فانۆسەکان ناگۆڕین بۆی کەس گلەیمان لێ نەکا لەواتێ تۆ شوێن ناسیت بۆ بێت تۆ بێ لە شاشەوە سیرکی لەبەرەوە وەختە ناچارە بین پەیوەندەکە دابخێنەوە پەیوەندی دواتر وەربگرینەوە بۆی ئەوانیش لەسەر هێڵنەی هەڵینەوە چانس بین بە زۆر هاوڕێمان بتوانن بەشدار بن لەگەڵماندا کاکە بروسکمان لەگەڵای لە سلێمانیەوە کاک بروسک شەو باش شەو باش کاک علی گیان باشیش کورد زۆر سپاس کاکە بروسک گیان چۆنی بە قوربان ئەوەکەمی تو بەڕێزی مەمنونم زۆر سپاس دەکەم ئەی تۆ چۆنی باشی ئێمە باشین تۆ لە سلێمانیت بەڵام خەڵکی سلێمانینی دوایە وەڵاهی بڵێم چی وەڵا خەڵکی سلێمانی بەڵام ئەسڵ لە بەقا گەورە بووم زانیم شێوازی قسەکردنکەوتت تو چۆنی ئێمە بە منتیقەی گەرمیانەنا بە تۆڵێن تو چۆنی وایە ئەوە تۆ دەم تەسەوە پەتەڵی کرد ناحتیاجیە ئەمەمان کوردی قساکەین یەک کێشەی نییە لەشە ساغ بێ کاکە بروسک گیان یاڵە کاکە بروسک فانۆسێکمان بۆ بکەرەوە بەختی خۆ تاقی کەرەوە ژمارە 11 کراوەتەوە ژمارە 11 نەکراوەتەوە بیکەینەوە بەڵێ یاڵە ئەچین بۆ ژمارە 11 بزانین ژمارە 11 چی تایە بۆ کاک بروسک بەڵێ کاک بروسک لەگەڵ ڕەمەزانە چۆنی باشیش کوور وەڵا باشی نەخوا بەزیابێ زۆر باش با خەریکە تەواو بێ کورە تەواو چەند ڕۆژمان ماوە حوت وانە 23 حوتمان ماوە تەواو جلی جەژن ئامادە کردووە وانە لە ئێستەوە بەڵێ چوان جلی کوردی ئەم جەژنەوەیە ئەیکی بەدڵنیاییەوە نەورۆزیشە و ڕەمەزانیشە هەردووکی پێکەوە گرێدراوی یەکەکەین و ئای کوردێنین و ئەم جەژناوە نەیتر پیرۆزەکەین کاکە بروسک فەتاح لە سلێمانیەوە تۆ بوویتە براوەی یەک خەڵاتی دەرمانخانێ و کۆزمەتیکی ئەڤێرا بە هیوایەوەم سوودی لێ ببینن و بەرەمەکانیان زۆر ناوازن سەردانیان بکەن تا بە چای خۆتان ئەو شوێنە نەبینن دڵنیاتەکەمەوە هیوادارم قەت بۆ دەرمان پێویستان پێی نەبێ بەڵام ئەگە دەرمانیشتان پێویست بێ بەڕاستی ئەکرێ بڵم پلەیەکن لە کوالیتی دەرمان و بواری جوانکاری زۆر سپاس بۆ کاک بروسک کوێستان خانمان لەگەڵای لە کوێ کوێستان خان بەڵێ کاگاری کوێستان خان چۆنی لەسەم چەماڵەوە ئەمشەو پەیوەندەکانی بەڵێ چۆنی کاگاری حواڵێ تۆ چۆنی کوێستان خان باشن شکور سەلامەتی کاگاری زۆرێک لە ئەوانەی کە ئەیان بینین لە دەرەوەڵێ و بۆچی لەسون چەماڵەوە نە پەیوەندەکان باش وەرەگیرەوە پەیوەندی بە چیەوە پەیوەندی بۆ ئێمە کورسات ناخۆشەوێ هەمیشە بینەری کورساتیش ئێوەی خۆشەوێ کورساتیش هەمیشە چەمچەماڵ و هەموو کوردستان لە دڵی کورساتە ئێمە جیاوازی نییە لە هەر شوێنێک کوردێک هەبێت کورسات لەوێ بێت و هەمیشە دڵ و دەرونی لای هەموو کەسێک بۆ لە ماڵی هەمووانە وایە کوێستان خان زۆر سپاس کەواتە کۆمنتیش نووسیەوە وایە ناوەڵە کاگاری کۆمنتیش بنووسە زۆرترین بنووسن فانۆسی ڕەمەزان باشە یاڵە کوێستان خان یاڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە کاگاری ژمارە دەماوە ژمارە دە نەماوە بەداخەوە دە و 11 نەماوە 5 نەماوە 4 نەماوە بەڵێ ژمارە دوو ماوە بیکەینەوە بیکەرەوە کاگاری ژمارە دوو فانۆسێکی ڕەنگ پرتەقاڵی من ئەم ڕەنگەم زۆر لێ دەگەچێ کاگادی کاکاوڕێ ئەم ڕەنگە نازانم لە چای منە خەنەیە و پرتەقاڵیشە بۆم لێک لا نابێتەوە چونکە لە بەرچای خۆمە ئاڵەم چی
پرتەقاڵێک گەێنمە بەرچوی خۆمەڵم باشە تۆ بڵێ ڕەنگەی لە ڕەنگی پرتەقاڵ بێ نازانم ئەستەکەم جیاوازیەکێ خات و کوێستان تۆ بڕگەی کورساتت بۆ هاتو تۆ باشە کاگاری یارمەتیمان بەدەمێکە هەڵە هەر بۆ خۆی ئاسانکاری ئەمانی کە بۆتانماندانە ئینشاڵڵا بابی بینیم زین لە بڕگەی کورساتە چیت بۆ هاتو تۆ ئەم بەرنامەیە چییە جوان سەیریکە دواناوەندی بێخاڵ بوو لە ڕێنە ئەویش خانشین بوو ئەمە سرۆ ساماڵ و من و کوڕی پورەم ناوی ئاسۆیە ئێستا ئەو نەخۆشە وێنەیەکی جوانە ئەم وێنەیە وێنەیەکی باوک دەبێت خۆشەپشانی من دیارە هاوڕێم کاک بەرزان کەریم ئەم بەرنامە جوانە هەمیشا چتە لای کەسایەتێکی شار بێت وێنەکانی دوێنێ قسە ئەکەن لەسەر ئەمڕۆ قسەیان لەسەرەکرێت باسی ڕووداوەکانی دوێنێکرێت لە ڕێگەی وێنەکانەوە بەرنامەکە ناوێکی هەیە ناوی بەرنامەکە چێسی چرکەتێ پێمان بڵێ خات و کوێستان لە چەمچەماڵەوە یەک ناوی ژوەرەگرم ئاگدار بە ناوی بەرنامەکە چی ئەگەر بینەری بەرنامەکانی کورسات بێ من ڕێک بۆ ئاسانکاری دامانناوە هاوڕێیانە بەرنامەکە ناوی فۆتۆگرافە بەرنامەکە ناوی فۆتۆگرافە بەرنامەکە ناوی فۆتۆگرافی کورساتە بەرنامەکە کوێستان خان کوێستان فایق لە چەمچەماڵەوە ئەو بەرنامەی کە هاوڕێم کاک بەرزان ئەڵێ یەخود چاپێکۆت نەگا لەگەڵ کەسانێک و وێنەکان دەرەکە خات و کوێستان ئەڵێ ناوی فۆتۆگرافی کورسات باشە فۆتۆگراف بە کوردی چی پێڵە نەزانی وێنەگری نازان میادەوەری وڵی نازان با ببینین هات و کوێستان وەڵامەکە و دوولایەنە بۆ قەی ناکە من خەڵاتێکی ئەڤێراکەمە دیاری بۆ جەنابەت باشە خۆی وەڵامەکە بێت دقیقە ناوەکەی بڵێ بەرنامەکە ناوی وێنەگرافیە وێنەگرافی فۆتۆگرافی کاگاری خۆ زۆر فەرقی نییە ئێمە ئەمانەیە کوردیەکەی باشە من خەڵاتێکی ئەڤێرام کردووی پیرۆزت بێت زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لەبەرەوەی وتت فۆتۆگرافی منیش لەبەر ئەوە پێم خۆش بوو خەڵاتەکەت کەمە جینا خۆی وێنەگرافەکە وەڵام ڕاستەکەی باشە شنۆخان لە سلێمانیەوە شنۆخان چۆنی کاگاریکیان باشی بە قوربان تۆ باشی شکور باستەکەم کاگاریکیان ئێمە باشین شنۆخان پێم بڵێ چەند جار خەریکی مۆبایلەکە بووی تاوەکو توانی پەیوەندیەکە وەربگریت و بتوانی قسە لەگەڵ ئێمە بکەی چی خسۆتە مێشکی خۆت کاک ئاری لە ئەوڵی ڕەمەزانەوە من محاولە ئەەکەم بۆم نابێت دای باش کوشەڵار بە حکمەوەی خۆم نەخۆشی خەستخانەی هیوادار بووم وەربگیرێ دای خۆشحاڵی ئەم شەوبەیەکە محاولە وەرەم کرد ئیشەڵڵا خوای گەورە شیفات باب بۆ گەورەی ئەم ڕەمەزانە پیرۆزە و بتوانی نەخۆشخانی هیوا بەجێ بێڵی پێم بڵێ لە ڕووی ورەوە چۆنی ینی ئینسان ئەوانەی کە زۆر جار خوا بەسەریان نکاتەوە ئەمە بەسەرکردنەوەی خوایە خۆت ئیزانی هەمیشە مرۆڤ کاتێک نەخۆشەکەوێت ئەبێ شکرانە بژیرە بێ بڵە خوا بەسەری کردومەتەوە بەڵام پێم بڵێ چەند بەورەوە لەگەڵ ئەم نەخۆشیە ئەڕۆیت لەخوا بەزیادە من لە ئەوڵی نەخۆشیەکەەوە هەرتومە دیاری خوای گەورەیە و منی پێتاقی کردوەوە سوپاس گوزار بووم و ئەوەی خوای گەورە نووسیبێتی هەر ئەوە بێت و دیواشمەیە ئیشتاءالله باش خات و شنۆ ئەم شەو چیت خستۆتە مێشکی خۆتەوە ینی حەزەکەی کام دیارێت بۆ دەربچێ واللهی ئەوەی خوای گەورە بۆی دانابم پەیوەندیکردنەکەم وەرگیرابێەوە زۆر خۆشحاڵ ئێمە زۆر خۆشحاڵترین خات و شنۆ بە چانسی خۆت تاقیکەرەوە و ئێمەش هاوکاری دەکەین باشە ئیشاءالله بە حکمیەوەی مانگی نۆ لەدایک بووم و هەر مانگی نۆش نەخۆش کەوتم مانگی ئیشەڵڵا ژمارە نۆ بەختێکی باش چاوەڕێی جەنابتەکە خاتوو شنۆ لە سلێمانیەوە سلێمانیەوە خاتوو شنۆ خاتوو شنۆ طبعا زۆر خۆشحاڵ بووم کە پەیوەندیت کرد ئەگەر سەیریش مەکەرەگە شتێکی باشی تیانە بە چانس ئەو چانسەمەیە بە جەنابەت ئەم گۆڕی باشە بەڵام بەڕاستی بۆ خۆت وتت هەر شتێکە خوای گەورە
لە نسیبی نووسیبێتم جەنابەت بوویتە براوەی خەڵاتێکی تایبەتی کۆمپانیای سەفرە بە بەهای 180,000 توانی بازاری جەژن لێ بکەی باشە؟ زۆر سپاس کاک زۆر پیرۆزە خاتوو بێبشمان مەکەن زۆر سپاس ئینشەڵڵا بە دوعای هەموو مسلمانان بێت و هەموو ئەوانەی کە لە نەخۆشخانەی هیوان تاوای تجارێکتر ڕێگەمان نەکەوێتەوە خەسخانێ جاکەی هەواڵێکەوە نەخۆشە بێ بڵێن ئەوە نەخۆشی نەما دەرگای هەموو نەخۆشخانەکان داخرا ئەوە شتێکە کارێکە لای خی گەورە مەحاڵ نییە کۆمنتان بیر نەچە خۆشویستان لە فەیسبوک لە خوارەوەی ئەم لایڤە تەنها بنووسن فانۆسی ڕەمەزان فانۆسی ڕەمەزان فانۆسی ڕەمەزان بنووسە کۆپی پێست دای بنن سپەی شەو ئێمە خەڵاتێکی تایبەت دیارە بۆ هەموو ئەوانی کە زۆرترین کۆمنتیان نووسیوە دوێنێ شەو هاوڕێیانم پێمەڵێن هەژان یاسین بۆتە براوەی خەڵاتی سوۆشال میدیای دوێنێ شەومان کە زۆرترین کۆمنتی نووسیەوە دەستخۆشی لێکەین هیواداری نەم شەو بەردەوام بێت خەڵاتەکەش لەلایەن کۆمپانی ئایچیەوە بۆی دیاری کراوە بە هیوایەوەین کە سوودی لێ ببینێت زۆرترین کۆمنت بنووسن بچینە لای وچان هاوڕێیان باوچانە گوەر بگرین و مەژەگەڕینەوە و دوور مەکەونەوە دووبارە گەڕای وڵاتان خۆشویستان لە بەرنامی فانۆسی ڕەمەزان شەوانە کاتژمێر 8 بۆ 9 بینەرمان بن لە 9 بێگومان بۆ 10 هاوڕێم هەردی عوسمان عەلی لەگەڵ هونەرمەندێکی ئازیز هەموو شەوێک بەرنامەیەکی زۆر تایبەتی گۆرانی و قسەی خۆش و بەسەرهات بۆ ئێوە ئامادە کراوە پێشەشتانێکین لە فەیسبوکیش لەگەڵمان بنەوانی کە لە فەیسبوک و لایڤەکە بینن هەوڵبەن زۆرترین شێر بکەن ئەوەی شێر بکە و زۆرترین کۆمنت بنووسێت ئەوە چانسیەوەی بێ سپێش و بێتە براوەی یەکێک لە خەڵاتەکانمان کە ئاشکرایەکەین خەڵاتێکی زۆر باشە هەندێک هاوڕێیان مەڵێن خەڵاتەکە ئاشکراکە هەندێک هەڵم نا بە ئاشکرای نەکەین خۆیان کۆمنت بنووسن سپەی شۆزان خەڵاتەکانی ئێمامیشە خۆتانەزان خەڵاتی زۆر باشن اینجا با بچینەوە لای وەرگرتنی پەیوەندیەکانمان خات و گوڵاڵە وەرەگرین لە چەمچەماڵەوە خات و گوڵاڵە شەوت باش بێم شەو چەمچەماڵەکان ئاڵێ خان چۆنی ئاڵێ خان چۆنی بە قوربان باشی شکر تۆ باشی وڵا شکر باشین ئەو ئاڵێ خان تۆ چەند ساڵی 11 ساڵ ئافری ئاڵێ خان بەڵێ خۆ پەیوەندێکە وەرگرت یان ئەوانی لە دەوروبەرت وەریان گرت بوو وڵا خۆم وەرم گرت وەڵا ئافری خۆش دیار خوا باش بێ ئاڵێ جان سەیری بەرنامەکەکەی ئارە وڵا باشە بەلاتەوە خۆشە بەرنامەکە ئارە وڵاتم دیاڵڵا فانوسێ بکەرەوە یەڵە بزانم بەختت دەیە منی جارمەتی تێم باشە 27 بەڵێ یاڵە 27 دەکەینەوە بەرنامەیەکیشمانەیە تەوارخان پێشەشێکای بینیت ئێواران هاوڕێیانم ئەلێش خەڵاتی زۆر باشی تایە تەوارخان پێشەشێکانای ژیری و دیارە ئافرین پەیوەندی بکە بێژۆیش خەڵاتی باشی تایە باشە یاڵە ئاڵێ جاوەڵا 27مان کردوێتەوە ژمارەکە بگۆڕە 25 ژمارە 25 بۆ ئاڵەی گوڵ ئەەکەینەوە لە سلێمانیەوە ئاڵێ شیروان زانین ئاڵێ خان بەختی ئەڵێ چی ئاڵێ خان کەسە لە لاوەیە بەڵێ ئاڵێ خان پەندی پێشینانت بۆ هاتۆ تۆ ئاڵێ گیان ئەبێت یەکێک لەگەڵت یارمەتی و بە باشە باش یاڵە کێو لە لاوەیە وڵا خوشتەکەم خوشکەکە و گەورەیە وانە بەڵێ دێڵە بەندێکمان با بۆی بێتە سەر شاشە هاوڕێیانم پندێکمان با بێتە سەر شاشە پندەکە ئەڵێ دەی هاوڕێیانم پندێکمان بەرێ ئاڵێ گیان جوان سەیری شاشە کاڵەیە ئاو بیبەستێ تۆ تۆ ئاو بوەستێ تۆ ئاو سێکە جوان سەیرم کەن باشە ئاو بوەستێ تۆ نەوەستی تۆ نەوەستی وایە زای وەڵامەکە ڕاستە
یاڵە با ببینم زان وەڵامەکە ڕاستە یاڵە با بۆ چەند ساتێک بووم بە تەواری هاوڕێم و زیتەڵە زیتەڵە گیان سڵاو لێ زیتەڵی سەدانی شۆ بە دیارمانەوە ڕۆبێکی لەبەر کردو سیربانەکە ئەڵێ ئاو بیبەستێ تۆ مەوەستە باشە واتە هەر کارێک ئەتوێ بیکەی ئەگەر ئایژۆسە تۆ مەوەستە هەر هەڵ بە تا ئەگەی بە نەتیجە واتە ئەگەر سەعیەکەیت پیرۆزە بێتەوە بیتە براوی 75,000 ئاڵێک جار واتە ئەگەر خوێنکاریت مەوەسە لە هەوڵدان تا نمرەی باش بەدەسێنی باشە خوێندکارم سەرکەوتوو بیت ئاڵێک جار زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت پەیوەندیتمان ماوە هاوڕێیان یاڵە پەیوەندی دواتر کێمان لەگەڵا گوڵاڵە خان بەڵێ کاک ئاری چۆنی گوڵاڵە خان چەو باشی تۆ زۆر سپاس بخوات تۆ چۆنی دەستخۆشی بەرنامەکە دێکەم زۆر سپاس جەنابەت لە چەمچەماڵەوە وایە بەڵێ گوڵاڵە خان خۆشحاڵی نەم شەو چەمچەماڵەکان بەڕاستی زۆرترین پەیوەندەکان بەبزەم لەلای ئەوانەوە یاڵە ئێمە زیاتر خۆشحاڵ بووین زۆر سپاس گوڵاڵە خان فانوسێکمان بۆ بکەرەوە و زانین بەختی تۆڵێ چی ئەم شەو ژمارە حەوت بۆ خاتوو گوڵاڵە ئەکەینەوە لە چەمچەماڵی خۆشەویستەوە خاتوو گوڵاڵە بەڵێ پیرۆزە تۆ بوویتە براوەی خەڵاتێکی تایبەتی کۆمپانیای ببوورە ئۆتێل تایتانیک کە بێگومان خۆت و کەسێک ئەتوانن مناڵێکیش بەری لەگەڵ خۆتایش کێشەیەکی نییە بڵێ ئاری لە بەرنامەکە و توی مناڵەکەش ئاسایی ئەتوانن بچنە هۆتێل تایتانیک لێ بە دڵی خۆتان ئێوارەخوانێکی زۆر تایبەت بەس بیرتان نەچێت لەمایە حەوت ڕۆژەیە بچن پاش جەژن ئەم تکتانە ناخۆچکە ڕێکەوتنەکەمان وایە تا 90 مانگ تا شەوی عارفە تۆ ئەتوانی بچی تاوێ و چێژ لە خواردنەکانی ئەوێ وەربگری یان پارچێ و بچۆ یان ئێوارە زۆر سپاس بە سپۆنسەرەکانمان سپۆنسەری گۆڵدی تایبەتیمان کۆمپانیای IQ وەکو خێراترین هێڵی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان من بۆ خۆم IQم هەیە زۆر لێشی ڕازیم ئەوە خۆم کەشف کرد زۆر لێ ڕازیم چونکە تا ئێستا نەبووە گلەی یەکەمە بێت لە هێڵەکەیان لە بەرەوەی ئەزانم دەرێتێکە بە دڵی خۆمەتوانم تەماشای فیلمی پێ بکەم یاری پێکرێ هەر بابەتێکە بمەوێ ڕۆژێک لە ڕۆژان خاو نەبێتەوە لەبەرەوە خێرا بچۆ بەشدار بە لە ئەم هێڵە بۆی چێژ لە ئینتەرنێتی ڕاستەخینەوە بگری کۆمپانیای بلاگووت بۆ کاری تەختە و دیزاین و دیکۆراتی ناوماڵ بەشێک لە دیزایانی ناوماڵەکەم ئەم کۆمپانیە تایبەتە بۆیان کرد بۆ با کەشفیکەم لێرە باشە بەڵام پێش نەگەێستا زوو لەبەرەوە من سپاسیانەکەم کاکە بارامەوان کە بەڕاستی بەدەنگ ئێمەوە هاتن کاتێک پێمانوتن بەرنامەیەکی ئاوامانەیە بە سوپاسەوە بۆیان بەڕاستی ڕێکەوتن لەسەرەوەی کە بێن بەشداری بەرنامەکە بکەن هەر دیزاینێک دەوێت لە دیکۆر تەلەڤیزۆن کاوانتەر کانتۆر پشتی تەلەڤیزۆن پشتیان پێ بەستن دیزاینەری زۆر باش و ناوازیان هەیە بێگومان تایبەتە هۆتێل و سپای تایتانیک بێگومان من بۆ خۆمەر لەوێژ نانم خواردووە ئەزانم چۆنەوە چۆن نیە هۆتێلەکەم بینیەوە تۆ بچۆرە ئەوێ نان بخۆ دڵنیا بە چێژی ڕاستەخینەی خواردنەکان لەوەیە بە تایبەتی لەم مانگەدا کە هەم پارشێوان هەم بەربانگیشان بۆ ئێوە ئامادە کردووە دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا کە من بۆ خۆم بینی و من ئەزانم چ جۆرە دەرمانخانەیەکە چ جۆرە بوارێکی جوانکاریانەیە کۆمەڵک ئەتری زۆر مارکە و هەموو شتەکانیشان مارکن خاوەنی بڕوانامە نەبێ نایڵم بێتە نیو ئەو دەرمانخانە و جوانکاریەوە هیوادارم ئێوەش سوودیان لێ ببینە واروەها کۆمپانیای سەفرە کە بێگومان هەم بۆ خۆشم بازاڕیمان لە سەفرە کردووە و مارکێتەکەیمان بینیوە ئەزانین کە بەرهەمەکانیان چۆن و لەم مانگەشدا ببوونی جەژنی ڕەمەزانیشەوە داشکانی تایبەتیان هەیە توانن بازاری جەژنتان بەر نابێت مە هەموو سپۆنسەرەکانمانن سوپاس بۆ هەمویان جارێکی تر پێتانەڵێنەوە لە فەیسبوک تەنها بنووسن فانۆسی ڕەمەزان سبەی شەو خەڵاتێکی گرانبەها چاوەڕێ ئەو کەساکات تا سبەی شەو سەعات 6 کۆمنت بنووسن سبەی شەو لێرە ئاشکرایەکەین تا سبەی شەو کاتێکی شاد بۆ من لایەکتان